بڕیاری 126 ساڵی 2007 ئەنجومەنی وەزیران کە پەیوەستە بەو تابلۆی سەرەکی ئەوانەی تابلۆ و خۆڵ و خاشاکانی و ئەو غەراماتانەی کە دانراوە و ئێمە وەکو پەرلەمان کارمان لەسەر کردووە چونکە ئەم بڕیارەی کە دراوە لە ئەنجومەنی وەزیرانەوە بڕیارێکی نایاساییە، بڕیارێکە کە پشتی بە دژی پێچەوانەی یاسای ژمارە 130 ساڵی 1963 کە شارەوانی پشتی پێبەستووە و لە نەسێکی سەریحی ئەم یاسایەدا هاتووە کە نابێت جگەل لە فەرمانبەرانی میری هیچ کەس و لایەنێکی تر هەستێت بە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک، چونکە یاساکە بڕەکەی و پارەکەیشی دیاری کردووە. ئەمە یەکێکە لە کێشە ئاساسیەکانی پیشەوەرانی سلێمانی و ئێمە داواکەین لە پەرلەمانی کوردستانەوە و کاری لەسەرەکەین کە بێ ئەم بڕیارەی ئەنجومەنی وەزیران ڕابگیرێت تاکۆ کاتەی کە دێتە پەرلەمان یاسایەکی بۆ دەرەکرێت کە لەگەڵ واقعی کارکردنی پیشەوەران نابگونجێ. ئەمە یەکێک بووکە لەو داواکاریە ئەساسیەکانی پیشەوەران و بڕیارەکە لە ساڵی 2007 دەرچووە تازە دەیانەوێت لەسەر پیشەوەرانی ناوچەی پیشەسازی و هوانە جێبەجێکەن. باجی جەمەلیۆنە مەسەڵەن کێشەکانی ئێمە زەین چێ کێشە لە مەساحی دوکانەکانە دوکانی تیا 8 مەترە سارە ناچێت دەژوانە مەجبورە لە بە دەرگایش کات چەرداخێکی دروست کردووە ڕەمباکی دروست کردووە ئەبێ ساڵانە پارەی ئەوانە بە پارەکانیشی زۆرە. ئێمە وەکو سەرۆکی ئەو ئەندامانی بکەین کە چاودێری ئەو مەجموعەیەی کە لە منتیقی سناعی ئێمە ڕامانگرتوون باشە بە گفتی ئەمان ئێساچینەوە قسەیان لەگەڵاکەین وتاوە قەرارەکان وا بوو کە عەلاساسی ئیش نەکەن مان بگرن ئەمە جێقوبڵ نییە هەم زەرەرە بۆ حکوومەت و دامودەزەکانیش هەم بۆ هاوڵاتیان خۆشی چونکە ناوچەی پیشەسازی شوێنێکی سەرەکیە کە ڕۆژانە ساری حکوومەتی سەردانیەکات بۆ ئیش و کار.